لە هەرێمی کوردستان لە سەروبەندی هەر قەیران و کێشە و گیر و گرفتێکدا ئەو توێژەی زۆرترین قەیران ڕووی تێدەکات هاوڵاتیانن. کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم وەک نەریتێکی هەمیشەیان لە کاتی قەیران و کێشەکاندا کەمترین بەرپرسیارەتیان خستۆتە سەرشانی خۆیان لە بەرامبەردا زۆرترین قورسایی و باجیان بە هاوڵاتیان داوە. ئەم نەریتە خراپەش پێچەوانەی سیستمی حکومڕانی تەندروست و زۆرینەی سیستمە سیاسیەکانی دنیایە. ئەوە تەنیا حکوومەتی هەرێمە لە هەر قەیران و پێشهاتێکی نەرێنیدا هاوڵاتیەکانی خۆی دەکاتە قوربانی. ئەمەش لە چەندین ساڵی ڕابردوودا بەڕوونی لە قەیرانەکانی نەناردنی بودجە لە عێراق و دۆڕاندنی گرێبەستەکانی نەوت بە کۆمپانیا زەبەلاحەکان و دواترینیشیان قەیرانی دابەزینی نرخی نەوت و هاتنی ڤایرۆسی کۆرۆنادا ڕەنگی دایەوە. ئەوەی بەردەوام لەم قەیرانانەدا باجی داوە هاوڵاتی ئاسایی و فەرمانبەرانن کە مافی خۆیان لێزە و دەکرێ و حەقی دەوام و ماندووبوونیشیان پێنادرێت. لە سەروبەندی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کە بووە مای ترس و دڵەڕاوچەی هەمووان کارمەندانی تەندروستی وەکو هەزاران سەربازی ون خۆبەخشانە بەرەو ڕووی ئەو پەتا ترسناکە وەستانەوە و ژیانی هاوڵاتیان و تەندروستی گشتیان پاراست. شانبەشانی ئەوانیش هێزەکانی ناوخۆ و تەواوی هێزە ئەمنیەکان بە شەو و ڕۆژ لە سەر شەقام بوون و چاودێری ڕێکارە خۆپارێزیەکانیان دەکرد کەچی ئێستا دەبینرێت کارمەندانی تەندروستی لە بری خەرجکردنی دەرماڵی مەترسی و خەڵاتکردنیان لە هەردوو لانی مادی و معنەویەوە ناچار دەکرێن بۆ داواکردنی موچەی مانگانە کە مافێکی ئاسایی و یاسایی خۆیانە پەنا بۆ گربوونەوە و مانگرتن برن. ئەمە لە کاتێکدا حکوومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چەندین سەرچاوە پارە و پێویستی بەدەستگەیشتووە کە بە پێی ئەو داتایانی پێشتر حکوومەت خۆی خستنیە ڕوو بەشی هەرە زۆری تێچووی ڕێکارە خۆپارێزیەکان لە حکوومەتی عێراق و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە دابین کراوە و هیچ قورسایەکی نەخستۆتە سەر حکوومەتی هەرێم. ئێستاش کە هەرێمی کوردستان لە قۆناغی تێپەڕاندنی ڤایرۆسی کۆرۆنادایە و خەڵک ئومێدی بە ئاساییبوونەوەی ژیان و دەستپێکردنەوەی جموزوڵی بازاڕ هەیە کەچی هاوڵاتیان خۆیان لە بەردەم قەیرانێکی نوێدا دەبینەوە ئەویش کاتێک حکوومەتی هەرێم دەسەوەسانی خۆی لە دابینکردنی موچە و شایستەدارایەکانی فەرمانبەران نیشان دەدات و دەیەوێت خۆی لە بەرپرسیارەتی بجزێتەوە و کۆی قەیرانەکان بخاتە ئەستۆی حکوومەتی بەغدا. بە بڕوای چاودێران کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم بە کابینەی نوێمیشەوە کە نەیانتوانیوە بەرگەی هیچ قەیرانێک بگرن و بەشی هەرە زۆری باج و زیانیشیان بە هاوڵاتیانی خۆیان داوە. بەرەنجامی ئەو سیستمە بنەماڵەی و حیزبگراییەن کە 29 ساڵە حکمی هەرێمی کوردستان دەکات. ئەو حکومڕانی بە بڕوای شارەزایان ڕەنگە تاوەکو دەیان ساڵی دیکەش هەرێمی کوردستان و خەڵکەکەی لەژێر باری لێکەوتە خراپەکانی دەرنەچن.